لە یاریەکانی هەفتەی سیوێکی خولیەستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یارگای خۆی پێشوازی لە نەفتی بەغداد کرد. لە سەرەتاوە کوڕانی سوورپۆشی خابوور باشتر دەرکەوتن. نەفت لەم هێرشە مەترسیدار بوو، خەریک بوو بە گۆڵ بگات. لە خولەکی 16 و بە ئەسیستی سەفین مەنسوور داروین لۆپێزی کۆڵەمبی بربەستی یەکسانی شکاند و زاخۆی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. زاخۆ لە هەوڵەکانی بۆ گۆڵی زیاتر بەردەوام بوو. لە خولەکی 34 ناسر محەممەدۆ یەمەنی ئەنجامەکەی بۆ خاوەن ماڵ دوو هێندە لێ کرد. دوای ئەم گۆڵە فشارەکانی تیپی میوان دەستی پێکرد. لە 3 بۆنەی جیاواز خەریک بوو بگەڕێنەوە بۆ کەشی یاریەکە بە تۆمارکردنی گۆڵێک، بەڵام نیوە یەکەم بە 2 گۆڵی پاک بە سوودی زاخۆیەکان کۆتایی هات. لا نیوەی دۆم سوورپۆشانی خاوەن ماڵ بە فشارەوە دەستیان بە یاری کردەوە بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی سێم و یەکلاکەرەوە. بەهۆی پچڕانی کارەباوە 15 خولە گارێکە وەستا و دواکەوت. کوڕانی خابوور لە هەوڵدا بوون بۆ تۆمارکردنی گۆڵ. سەوزپۆشانی بەغداد دوای خولەکی 8 بە خۆیان کەوتنەوە دەستیان بە هێرشبردن کرد بۆ تۆمارکردنی گۆڵ و گەڕانەوە بۆ کەشی یاریەکە. بەڵام عەلی کاڵدمی گۆڵپارێزی زاخۆ و تازە بانگێشتکرا بۆ هەڵبژاردەی عێراق بەرپەرچی سەرجەم هێرش و لێدانەکانی دایەوە. لە وەڵامی هێرشەکانی نەفت داروین لۆپێز زۆر نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی سێم بۆ زاخۆ. نەفت لە هەوڵەکانی بەردەوام بوو، بەڵام بێ ئاکام و بێ ئەنجام بوو. لە خولەکی 104 ئەحمەد ناڵدمی تازە هاتوو بۆ نێو یاریگا گۆڵی سێم و یەکلاکەرەوەی بۆ زاخۆ تۆمار کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە و بە 3 گۆڵی پاک بە سوودی زاخۆ کۆتایی هات. بەم شێوەیە کوڕانی خابوور لە خانەی چوارەمی ڕیزبەندی کۆی خاڵەکانیان بۆ 55 خاڵ بەرز کردەوە. هەرچی نەفتی بەغدادیشە بە 42 خاڵەکەی لە خانەی نوێمی ڕیزبەندی مایەوە. سێ محەممەد، کەناڵی پێام.